لە هەڵبژاردننی پەرلەمانی کانتۆنی جنێف لە سویسرا سەدان کاندید کێبڕکێ دەکەن بۆ پڕکردنەوەی 80 کورسی پەرلەمانی ئەو کانتۆنە. لە هەڵبژاردننی ئەم ساڵدا هەریەکە لە پارتی دیموکراتی ئازادیخواز و پارتی سۆسیال دیموکرات و پارتی گەلی سویسری و پارتی دیموکراتی مەسیحی و پارتی سەوز و بزوتنەوەی خەڵکی جنێف کێبڕکێیەکی تون دەکەن بۆ ئەوەی دەنگی زۆرینەی دانیشتوانی جنێف بەدەست بهێنن. لە هەڵبژاردننی ئەم ساڵدا دوو کورد لە دوو پارتی جیادا خۆیان کاندید کردووە. تەیموور ئالیاسی چالاکوانێکی ناسراوی بواری مافەکانی مرۆڤە بۆ هەڵبژاردننی ئەم ساڵ لەسەر لیستی پارتی سۆسیال دیموکرات کاندیدە بۆ بوون بە ئەندام پەرلەمانی جنێف. بەڵێ من وەک کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران کەنسکی 21 ساڵ لە شاری ژنێڤ دەژیم بۆ یەکەمین جار خۆم کاندید کردووە بە پارلەمانی ژنێڤ و پارلەمانی شاری ژنێڤ و پارلەمانی سویسرا وەک کورد خەڵکی کوردستانی ئێران گرنگە لێرە لە پارلەمان حزورمان بێ. بەیرەم بۆسکۆر یەکێکی ترە لە کاندیدە کوردەکان و لەسەر لیستی پارتی سەوز کاندیدە بۆ ئەندام پەرلەمانی لە کانتۆنی جنێف. بوونی کورد لە پەرلەمانی جنێف زۆر گرنگە. یەکێک لەو کارانەی بۆ کوردمان کردو لێرە ئەوە بوو هەوڵماندا ئەو ژوورمناڵانەی خۆراوی کوردستان کە لە جەنگدا بریندار بووبوون بیان هێنینە ئێرە بۆ چارەسەر. هەرەو کات کانتۆنی جنێف 4.5 ملیۆن فرەنکی سویسری وەکو یارمەتی پێشکەش بە کوردەکان. بەهۆی کەمی ڕێژەی کورد لە سویسرا کاندیدە کوردەکانیش لە نێو لیستەکاندا کەمن. هەرچەند لە هەندێک کانتۆنی وەک بازلدا کورد توانیوێتی بگاتە پەرلەمان، بەڵام لە ئاستی سویسرا تا ئێستا هیچ کوردێک نەگەشتۆتە پەرلەمانی فیدراڵی کە نوێنەری سەرجەم کانتۆنەکانی تێدایە. کاروان محەممەد، NRT، جنێف، سویسرا.